پەیماننامەی لۆزان 100 ساڵ لەمەوە پێش ئەم پەیمانەیەک بۆ لەسەر ئاستی نێودەوڵەتی کاری خۆی کردووە، بەڵام بەداخەوە ئەوەی کە زەرمەندی یەکەم بووە کورد بووە. مەسلەی کوردبوون لەو ساڵانەدا دیارە لە ئەنجامی ئەو پەیماننامانە دابەشکردنی کورسانی لەخۆ بینەوە لەسەر ئاسی هەر 4 پارچەکە کە کورسانیان دابەش کردووە، بەڵام کە جێی داخە ئەوەی کە بۆ ئێمە ماوەتەوە لە دوای 100 ساڵ ئەم پەیماننامە هیچ جۆرە هەموارکردنەوەیکی تیا نەکراوە و ئەو مادانەی کە پێویست بۆ کاری لەسەر بکرێ وەک خۆی ماوەتەوە لە دیارە ئەم پەیماننامەیە کە لەسەر ئاستی نێودەوڵەتی بەداخەوە کە لەسەر ئاستی جیهان و هەموو وڵاتە زلهێزەکان نەیانتوانیوە کاری جدی لەسەر بکەن و ئەبینن نەتەوەی کورد نەتەوەیەکە ئامارێکی ئەجگار زۆرە، ئەتوانم لە سەر و 50 ملیۆن خۆی ئەبینێتەوە و هەتا ئیسا نەبوونەتە خاوەنی خاک و نیشتیمانی خۆی بەم شێوەیە ماوەتەوە بە شێوەی پردبوون بە شێوەی دابەشبوون بەسەر 4 دەوڵەت کە ئەو دەوڵەتانش کە بەداخەوە دەستی هەموو وڵاتە زلهێزەکانیشی تایە کە نەیانتوانیوە ئەو مۆزوعی کورد بە یەکلای بخەنەوە. و من ئەتوانم بڵێم لێرەدا کۆنگرەی نەتەوەی کوردستان چەندین جار هەوڵی ئەوەیەوە کە یەک پارچەیی حیزبە لایەنە سیاسیەکان خۆی ڕێکخاتەوە و بەداخەوە لایەنێکی سیاسی بە تایبەتی دیاریکراو نەیتوانیوە کە بچێتە ژێرباری ئەو کۆنگرەی نەتەوەی کوردستان لە پێناوی یەک ڕیزی یەک ماڵی نەتەوەی کووردا کە بتوانین کەوەی ئێمەی کورد ئەمانەوێ بۆ دەستەبەرکردنی سەربەخۆیی سەرتانسەری و بوون بە دەوڵەت ئەمە هۆکارێکی ئەساسی بووە کە ئێمەی کورد نەمانتوانیوە بە جێی خۆمان بگرین سەقامغیری خۆمان بگرین کە ئەوەی کە ئێستا ئەیبینینەوە لە دوای بە تایبەتی ئەگەر باشووری کوردستان بکەین لە دوای 32 ساڵ حکومڕانی نەمانتوانیوە وەک پێویست ئەوەی کە مافەکانی کورد مافی چارەی خۆنووسینی خۆی دەوێ وەک خۆی ماوەتەوە و ئەو پەرش و بڵاوەی کە بەداخەوە کە ئێستا لە پەرلەمانی عێراقا ئەیبینینەوە ناتەبایی دەنگەکانی کورد دەرئەخا کە ئەگەر بواە بە یەک لیست بە یەک هاوپەیمانی بیانتوانیە دەستەبەری تەواوی مافەکانی کورد و هەرێمی کوردستان بەدی بێنن پێم وایە نەئەگەشتینە ئەو وەزعی کە ئێستا هەیە لە هەرێمی کوردستان و لە عێراقشتا. بەڵێ بەداخەوە مانەوەی ئەردوغان لە دەسەڵاتی تورکیا کاریگەریەکی سلبی ئەجگار زۆریە بێ بۆ کورد جارێکی کە و ئەتوانم بڵێن چەندین ساڵی کە بەرەو دوای ئەبا و ئەو هەوڵانی کە کوردی باکوور کاریان لەسەر کرد بۆ ئەوەی ئەو دەسەڵاتە بگۆڕن بۆ ئەوی بتوانن هیچ نەبێ هەروەکو باشووری کوردستان کە چۆن مافە سەرەتایەکانی کورد دەستەبەر بکەن پێم وایە بە گۆڕینی ئەو کوردستانی باکوور ئەیتوانی ئەو ئامانجە بەدەست بێنێ، بەڵام بەداخەوە ئەتوانم بڵێم ئەتوانێت کارێکی نائیجابی تاو لە بەرامبەر کورد ئەنجام بدات و کورد ئەبێ لێرەدا بتوانێت جارێکە چۆن دەنگی خۆی بگەێنێتە سەر ئاستی ئەو پەیمانانی بە تایبەتی پەیمانی لۆزان لەیەوە کار بۆ ئەوە بکات کە مەسلەی کورد و مەسلەی خاکی کورد و لە تورکیا بە تایبەتی بەدەست بێنێت. دیارە مەسلەی کورد لەم قۆناغەدا پێویستە بە یەکدەنگی و یەکڕیزی هەیە و هەڵوێستەیەکی نێودەوڵەتی ئەنجام بن لە پێناوی ئەوەی کە بتوانن مافی چارەی خۆنووسینی میلەتی کورد بەدەست بێنن، چونکە بەم پەرژ و بڵاوی و بەم پەردبوونە و بەم نەتەبایی و بەم هەریەکە و بە شێوازێک کە کار لەسەر مەسلەی کورد و پارچەکانی کوردستان ئەکا پێم وایە هیچ بەرهەمێک بەدەست نایەنین، بۆیە کاتی ئەوە هاتەوە کۆنگرەی نەتەوەی کوردستانیش بتوانێت جارێکی کە هەوڵەکانی خۆی بخاتەوە گەڕ لە پێناوی ئەوەی کە بتوانێن یەکڕیزی نێوماڵی کورد بەدەست بێنین و بۆ ئەوەی کە ئەمانەوێ وەکو هەموو میلەتانی تر ببینە خاوەن دەوڵەتێکی سەربەخۆی و مافی چارەنووسی میلەتەکەمان دەستەبەر بکەین.